بەپێی ئاماری سنتەری میترۆ بۆ داکۆچیکردن لە ڕۆژنامەوانان تەنها لە ساڵی 2017دا 419 پێشەلکاری بەرامبەر 338 ڕۆژنامەوان و میدیاکار ئەنجام دراوە. هاوکار ڕێکخراوە جیهانەکانیش ساڵانە راپۆر لەو بارەی و بڵاو دەکەنەوە، بەڵام سەرباری پێشەلکاریەکان هێشتا فشارە ئابوووریەکان و فشارە حیزبی و حکوومەکانیش تێکرا کاریگەری ئەو تۆی خستۆتە سەر میدیا ئەهلیەکان. خۆی میترۆیەکێکە لەو سۆرسانەی کە زۆر حیزب و ناحیزب و ئۆرگەنایزیشن حتا لە دەرەوەش ئینتەرناشنەڵی بەکارێت بۆی بزانین لە عێراق و لە کوردستانیشە چی هەیە و چی بەرامبەر ڕۆژنامەنووسان کراوە. ئیترکە تۆ شتێکی وا بڵاوەکەیتەوە زۆر جار خۆپیشاندانمان کردووە، لێدوانمانیاوە کە هاتوینەتە سەر جواب و کۆبوونەوە شتمان کردووە، ئیتر لێەوە لەسەر ئەرکی حکومەتە یان لەسەر ئەرکی ئەو خەڵکانەیە کە بێن یارمەتی میترۆ بن، بەڵام میترۆ ڕیکۆردێکات توانی بڵێ بۆی هەر ئیزباتی هەبێت دایمەن. گرفتە گەورەکانی بەردە میدیا ئەهلی و ئازاد لە هەرێمی کوردستانە لەکوێوە سەرچاوەیان گرتووە؟ دیاترینیان ئێمە سەرەتا گرفتی ئەمنیمان هەبوو، ڕۆژنامەنووسەکانمان ئەگیران، تیرۆرەکران، هەڕەشان لەسەر بوو. دواتر مەسەلەی یاسا و تۆماتکردنی سکاڵا بە ناوی یاساوە، تەبعاً کات پێنەکردن بە یاسایی کاری ڕۆژنامەنووسی و دۆزینەوەی هێندێ بەڕگە و مادەی یاساکانی سزادانی عێراقی بۆ ئەوەی کە ئازادی ڕۆژنامەنووسی بەتەسە بکەنەوە و لە هەمووی مەترسیداتر لە دوای سەرهەڵدانی قەیرانی دارایی دەسەڵاتداران لە هەرێمی کوردستانە میکانیزمێکی تریان دۆزیەوە کە ئەو میکانیزمایان لە میکانیزمەکانی تر بۆ ئەوان سەرکەوتوتر بوو، ئەویش بنەبەڕکردنی سەرچاوی دارایی ئەم میدیایە بوو و دروستکردنی میدیای زەبەلاح، ئەوەی کە لە فەرهەنگی ڕۆژنامەنووسی کوردیا پێی وتێ میدیای نەوت دروست بوو. ڕۆژنامەوانێک باس لە یەکێک لۆ فشارانە دەکات کە بەهۆی بڵاوکردنەوەی بابەتێکەوە دووچاری بۆتەوە. من لەسەر یەک وتار ڕەنگە 6 مانگ لە وەزیفەی حکومی خۆم دوور خراپمەوە. ئەوە وای کردووە ئەوە هەمووی وای کردووە کە کاتی خۆی ئەو شتە بووە، وای کردووە کە تۆ لە باردووخێکدای لێک نەگەیشتنێک هەیە بەرامبەر ڕۆژنامەنووسان و دەسەڵات، لێک نەگەیشتنێک هەیە بەرامبەر ئەو کاربەدەستانەی کە لە ناو سەحەفە ئیش دەکەن و لەگەڵ دەسەڵات و کۆمەلگادا. پاش هاتنەکایی کۆمەڵێک تەلەڤیزۆنی دیکەی دەوڵەمەند و جیاواز و کڕینی پشکەکانی ڕیکلام و هاتنەکایی فشاری ئابووری و سیاسی و حیزبی پێکەوە بوونە هۆی پاشەکشێکردن بە میدیای ئەهلی. میدیای ئەهلی لە پاشەکشەیە، ئەوە حقیقەتێکە ئێمە ناتوانین نکۆڵی لێ بکەین لەبەرەوەی ئەو فشارانە فشاری زۆر گەورە بە چەندین شێوازی جیاوازەیە، واتە میدیا حیزبیەکان وەکو نمونەیە بڵێن ئێستا لە ڕووی موچەوانەیە، بەشێکی زۆر لەوانەی کە پێشتر لە میدیا ئەهلیە ئیشیان کردووە ئێمڕۆ لە میدیا حیزبیان لە میدیای مەسئولێکی حیزبیە ئیشەکەن و ئەمانە کە ئەمە چۆن بڵێ بە جۆرێ لە فریوانی پارەیەکی زۆریان ئەوەی کە دامنکردنی پارەیەکی زۆر بەشێ لەم ستافانە ئابن. بەڕای چاودێران سەرەتای ساڵانی 2000ەکان کاتی زێڕینی میدیای ئەهلی و کاریگەریەکانی بوو، بەڵام ڕایەکی دیکە هەیە کە پێی وایە کاریگەریکی ئەو تۆی نەماوە. خۆی ناکرێت بڵێن هیچیان نەکردو، بەڵێ کۆمەڵە شتیان کرد، بەڵام نەیانتوانی بگەنە ئامانج، شتیان کەشف کرد کەواتە تو ئەگەر شتێکت بە دەرخست دەبێ ئامانجەکەی بپێکێ یاخۆت بە دواچوونی بۆ بکەی بۆ ئەخیرەکەی، ڕاستە ئەوان تەنها پیشانی ئێمەیاندا، ینی چارەسەریان بۆ نەدۆزیەوە. کەواتە هۆکارە سەرێشەکانی پشت هەرەسهێنانی میدیای ئەهلی نووسراو چین؟ میدیای ئەهلی لە کوردستانیا میدیای ئازاد لەسەر فرۆژ ئەژیا، زیاتر میدیای پرێنت بوو و لەسەر ڕیکلام ئەژیا. حکوومەت لە بەهۆی قەیرانی داراییەوە فرۆشەکە کەم بووە و دواتریش ڕیکلامیش لەبەرەوەی لە هەرێمی کوردستان کۆمپانیا گەورەکانی بازرگانی زیاتر لەلایەن حیزبە گەورەکانەوە داعمەکرێن یا لانی کەم جۆرێک لە کۆنتاکتیان هەیە، کەمتر لالەوە ئەکەنەوانێک کە ڕیکلامی بازرگانی بدەن بە میدیای ئازاد. بۆیە ئەبینین تێگەڕای ئەو هۆکارانە بە کورتی بوونە هۆی داڕزان و داڕوخانی میدیای ئەهلی. توندوتیژی و سەرکوتکردن و پێشێرکاریەکان بەرامبەر ڕۆژنامەوانان وەک لە راپۆرتە جیهانی و نێوخۆیەکاندا ئاماژەی پێدراوە توانیوێتی میدیای ئەهلی بێدەنگ بکات؟ بە پێچەوانەوانە ئێمە کاوگەرمیانی کوژرا، پێشتر سەردەش عوسمان کوژراوە، ئێمە لە هەرێمی کوردستانە یا سۆرانی ماوە هەموو ئەمانە نەیتوانیوە ئەم جۆرە میدیانە بێدەنگ بکەن. بە پێچەوانەوانەیە هەموو ئەو
جۆرە فشارانە ئەو فشارەتۆ دیژانەی لەسەر میدیای ئەهلیە بووە ڕۆژنامەنووسانی میدیای ڕاستەقینەی ئەهلی سوورتر کردووە کە لەسەرەوەی بەردەوام بوون. ئێمە سەرڕای هەموو ئەو گوشارە زۆرە مادی و معنەوەی کە لەسەر ئێمە هەیە، بەڵام لەگەڵەوەشە ئێمە وەکو التزامێکی ئەخلاقی پابند بەوەی کە ئەم جۆرە میدیایانە نەیەڵکەوێ بە جۆرە لە جۆرەکان تا ئێستا بەردەوام بێت. کەمبوونەوەی میدیای ئەهلی و هەژمونی میدیا حیزبی نیگەرانیکی دیکەیە بەگشتی، بەڵام هۆکارێکی گەورەش لە پێش ئەم پاشەکشەیەوە بوونی هەیە. و لە هەمووشی گرنگتر مەسلەی سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵاتیەکان گوتزێکی گەوران لە میدیای پرێندا. ئەو گوتزەی کە سۆشیال میدیا لە میدیای پرێنتی کوردیداوە لە میدیای پرێنتی هیچ وڵاتێکی تری نەداوە، چونکە من بۆ خۆم سێژم کردووە گەڕانی مەیدانیم کردووە لە وڵاتانی دراوسێ لە ئەوروپا. ڕاستە پاشەکشەیەک بە میدیای پرێنتەوە هەیە، بەڵام بەو جۆرە داڕوخانە گەورەیە نییە. سۆشیال میدیا بوومە لەرزەیەک بوو کە لە جەستەی میدیای پرێنت لە کوردستاندرا. ڕۆژنامەوانان پێیان وایە کاری میدیای ئەهلی تەنها بڵاوکردنەوەی هەواڵ و ڕووداوەکان نییە، کەواتە میدیا بەگشتی و میدیای کوردی بە تایبەتی کاری ئەوەیە تۆ بتانی تەنیا ئەوە نییە تۆ هەواڵ بگەینی یان زانیاری بگەینی، لەگەڵ ئەوەشدا ئەو هەواڵ و زانیار تۆ دەبێت تۆ هۆشیارکردنەوەی کۆمەلگات ئەرکی تۆیە تۆ بگەینی ڕاستیەکان بگەینی، هەروەها تۆوا بکەی گۆڕانکاریەکی ناوچەیی دروست بکەی لە مەیدانەکە وەها بێتن کە لە هەموو ڕوویەکەوە هەم خۆت پارێزراوبی لە ڕووی ئەو کێشانەی ئەو تەنگەژانەی کە ڕوبەڕوو دەبێتەوە بە پێی یاسا تۆ وا بکەیت کە ئەوان نەتانە دەسەڵاتە بەرەم. هەمیش دەسەڵاتیش ئەوەی بزانێ ئەجە دەسەڵاتی حزب بیان حکوومەت بیان ناوچەی بێ، ئەوە بزانی کە تۆ ڕۆژنامە نووسێکی پێویستە لەسەریان ڕێز لە ڕای تۆ بگرن، نەک سەرکوتت بکەن. ڕۆژنامە نووسێک لە دهۆک بازە ئاستەنگەکانی بەردەم بڵاوکراوەکەیان دەکات. بەری هەمیە ڕۆژنامەوان اتوان دو ساڵادا و بحکمی تەجریبەمە یامە هەیکو کاریدا بتایبەتیشی پشتی کۆمە ڕۆژنامە دەرێخستی ئەم وێ بربەستێت بینن. بۆ نمونە ئەس بێژم ڕۆژنامە مەل دووکێ دوو چاپخانەیەتەن دووکێ ئەم سلێمانیە چاپ بکەین ڕێیەکە دیرە هەرچەندە ڕۆژنامەیەکە یا ئەم بژین لوکاڵەژی ئیمکاناتێت گەلک کێم خۆ بەخشی دەکارکەم بەس ئەم ناچارین بینە سلێمانیش بەرکول دووکێ ئەو ڕێبوومەنای دەدان. ئەو تەنگەژە و ئالنگاریانە چین لە ئێستادا کە ڕوبەڕووی میدیای ئەهلی بۆتەوە؟ ئایا سەختی و قەیرانی ئابووری بەسە بۆ سەرکوتکردن و بێدەنگکردنی میدیای ئەهلی و سەربەخۆ، یان پرسەکە زۆر لەوە گەورەترە؟ ئەو میدیانەی لە هەرێمی کوردستانە هەن بە حیزبی ئەوانەیە بە ئەهلی شەوانەیە دەرفەتی یەکسان یان لە بەردەمانیە بۆ منافەسەکردن و چێبڕچێ لەسەر جۆری بەرهەمەکە. ئێمە ئەو جۆرە میدیانە کە بە میدیای ئەهلی ناوە برێ پێویستە لەسەر پێی خۆی بوەستێ، واتە لە ڕووی داراییەوە توانای ئەوەی هەبێ کە بەردەوام بێ، بەڵام میدیایەگەیە بە بەردەوامی سێرەکەی پارێکی زۆری بەسەر ئاڕژێ بە کۆمەکی حیزب یا مەسئولێکی گەورەی حیزب ئەتوانێت بەردەوام بێ و ئەتوانێت لە منافەسەیە پێشیشکەوێ. ئەمە یەکێکە لەو شتانەی کە ئێمە جیرەوە دەیبن لە نەبوونی دەرفەتی یەکسانە تۆ ناتوانانی بەم شێوەیە بەردەوام بی. میدیای ئەهلی داوا لە ئەمریکا و ڕێکخراوە جیهانیەکان دەکەن بێن بەهانەی ئەم قەیرانەوە. ئەو وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا یاخود ئەو وڵاتانی کە گرنگیان هەیە بە گرنگی ئەدەن بە مەسلەی دیموکراتیەت وەکو سەرەتای دوای کەوتنی ڕژێمی سەدام لە 2003 بەدواوە داعمی ئەو پرۆژانانە کرد کە تەقویم مەسائلی دیموکراتیەت دەکەن لە عێراق و لە کوردستاندا بۆ وڵاتانی کە بە قۆناغی دوای شەڕات تێپەڕێوێت. ومێد دەکەم یعنی ئەم پەیامی ئێمە بۆ ڕێکخراوە تایبەتمەندە گەورانەی کە لە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا یا لە ئەوروپا کارەکەن بۆیان گرنگە مەسلەی دیموکراتیەت و مەسلەی ئازادی ڕۆژنامەنووسی بێنەوە سەر هێڵی سەپۆرتکردنی میدیای ئازاد. هاوکات هاودەنگی و هاوکاری کۆمەلگەش بەشێکی گرنگی ئەو پشتیوانیان. پێم وایە پەیوەندی بەوەیە تا چەند ئێمە ئەتوانین لایەنە ڕێکخراوە نێودەوڵەتەکانەوە سپۆنسەر بۆ خۆمان پێیا بکەین تا چەند کۆمەلگا ئەتوانێت هاوکاری ئەوە بکە بە تایبەتی ئەو کەسایەتیانی کە ئێستا ئەمە لە سلێمانیە گروپێکمانەیە بە ناوی گروپی هاوڕێیانی ئاوێنەوانەیە کە بە تایبەتی زۆربیان پزیشکن کە ماگانە $150 هاوکاری ئاوێنەکەن بۆ ئەوەی ئەم ڕوبەرە لە ئازادی ئەم ڕوبەرە لە فرەدەنجی لە هەرێمی کوردستانە بمێنێتەوانێت کۆتایی پێنەیە.
ئایا میدیای ئەهلی لە بەردەم هەژمونی دنیای مۆدێرن و تۆڕە کۆمەڵایەتیەکان و توندوتیژی و سەرکوتکردن و شاری ئابووری و سیاسیەکاندا بەرگە دەگرێ؟ ئایا کۆمەلگە و ڕێکخراوە دەوڵەتیەکان و دەوڵەمەندە سربەخۆکان دەتوانن جارێکی دیکە ئەم میدیایە ببوژێننەوە؟ ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.